ئێستا خۆش دەبێت. ئێستا وەزعت چۆنە باشتر بوویت؟ وڵی بە خۆت دەبینی الحەمدولله باش دەبی شاخ. الحەمدولله. ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین. الحەمدولله. الحەمدولله والله. ئەلۆ سەلامەت بی. بەسەر چاو بەس بە خۆ دەزانی عەمەلیاتی فتح سەدرم کردیە بەس بگەڕێمەوە سەر ئیشێ بەسەر چاو. برا وەڵە لە ناو زێمە بە قوربان. باش لۆت قەر دەکەم باش خوابس. لا حول ولا قوة إلا بالله. چی بووە؟ ساحب کرێخانی بوو 2 مانگە دەێ دەمەوێت. جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەیە هەیە. ناتوانێ تۆزە یارمەتیمان بات. نەوە بە شەرەکەیە بازە نایکە چی بکەین. وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترێەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم. ئیشێ چێ؟ ئەو ئیشەی کە تۆ ئەتکرد منی ژێیکەم. بە قوربان ئەو بە تو ناکرێت. ئەوە عەرەبانەیە لەو کۆڵانەی لە بۆ ئەو کۆڵانەی وەڵڵا بە تو ناکرێت. ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە. ئەچم بۆ لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزەم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەربانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمێ نەبێ. خەمم نییە نا ئەدی باوکت براکەت کێشە تۆ دروست ناکەن. تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو. گوێ بۆ قسەی کەس مەگرە. قورت پێ باشە بیکە. باشە. مەگری کوڕم مەگری. یاوەش بێ یاوەش بێ. ئای کوڕەکەم. وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باش بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی. جانتاکەشت لە شان بکە. ئەو پارەیەشی پێ بێ ئاگاو لە خۆ بێ. باش دایکی گیان خۆ ئاگاو لە باوکم بێ. باشە کوڕەکەم. ئەم بەخۆ باش دەبی شیانە. با منیش بڕۆم بچم بۆ لای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستۆتە سەر کە هاتمەوە بەرەبەرە ئەقڵێ و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە؟ باشە جانم. باش.